دوای بە پارێزگاکردنی هەڵەبجە پەرلەمانی کوردستان لە دانیشتنی ژمارە 2 بەرواری 5/2 ساڵی 2015 یاسای ئیدارەی پارێزگای هەڵەبجەی پەسەند کرد کە لە 12 مادە پێگاتووە. لە مادەی دووەمی یاساکەدا و لە بڕگەی یەکەمیدا ئاماژە بە پێگێنانی ئەنجومەنێکی 25 کەسی بۆ هەڵەبجە دەکات، بەڵام ئێستاشی لەگەڵدا بێت یاساکە جێبەجێ نەکراوە و هەڵەبجە ئەنجومەنی پارێزگایی نییە. سەردانی لایەنەکانمان کردووە و سەردانی نووسنگەی پەرلەمانمان کردووە، یادداشتێکمان پێداوە بۆ ئەوەی کەوا پەرلەمانی کوردستان بە دوایداچوون بۆ یاساکەی خۆی بکە و داوا لەلایەنی پەیوەندیدار بکا کە ئەنجومەنی وەزیرانە ئەویش بکاتە سەر محافظە و لەوێەوە بکاتە سەر لایەنەکان کەوا جارێکی تر ڕێکەوتنەکە زیندوو بکەنەوە. لایەنە سیاسیەکانی هەڵەبجە لە ساڵی 2017دا لەسەر دابەشکردنی کورسیەکان ڕێکەوتوون. دوایین هەڵبژاردنیان کردووەتە پێوەەر بۆ بەرکەوتەکانیان. کاندیدەکانیشیان ئاراستەی حکوومەت کردووە، بەڵام حکوومەتی هەرێم وەڵامی نەداونەتەوە. لە ئێستادا نووسینگەی هەڵەبجەی پەرلەمانی کوردستان دەڵێن کار بۆ جێبەجێکردنی یاساکەی پەرلەمان دەکەن. پەرلەمان یاسای دەرکردووە بەڵام بە ڕۆڵی چاودێری خۆی هەڵنەساوە و ئەم بۆچی تا ئێستا ئەم یاسایی ناو پەرلەمان جێبەجێ نەکراوە و خاڵێکی تریشیان داواکاریان لەسەرەوە بوو کە جارێکی تر لایەنە سیاسیەکان کۆ بکرێنەوە لەلایەن نووسینگەی پەرلەمان و پارێزگای هەڵەبجەوە بۆی ئەگەر گرفتێک و کێشەیەک پێشتر هەبوو بێ لە نێوان لایەنە سیاسیەکانە و نەیانتوانین بێ بکەونە ڕێکەوتن، جارێکتر بکەونە ڕێکەوتن و بۆ ناوی کاندیدەکان بە تەواوی ئەنی هەر 25 کاندیدەکە جارێکی تر بەرز بکرێتەوە بۆ وەزارەتی ناوخۆڵەوە بۆ ئەنجومەنی وەزیران بۆ بڕیاری دامەزراندنیان بۆ دەربچێت. پارێزگار و دووجێگرەکەی کە لەسەر بنەمای یاساکە دەست بەکاربوون دەڵێن پێیان باشە بە زووترین کات ئەنجومەنەکە تەشکیل بکرێت و دەشڵێن لەو ڕوەوە داواکاریان ئاراستەی حکوومەت کردووە. ئەمە پشتگیری تەواویانەکەین و هەر کردوشتمانە نووسراوەکان هەمووی لای ئێمەوە ئاراستەی وەزارەتی ناوخۆ ئەنجومەنی وەزیران دواتر کراوە و لە سەردانیشمان بۆ لای بەڕێزجێگری سەرۆکی حکوومەت جارێکی ئێمە لەگەڵ جەنابیان باسمان کرد بەڵێن ئەوەی پێیان ئەگەر انتخابات دوا بکەوێ ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە بەڵێ ئەیخێنە سەر پێ بە هەماهەنگی لەگەڵ کابینەی نوێە کە دوای تەشکیلی کابینی ئەمە پێشتر سەردانمان کرد لە کابینەی نوێ ئەیخێنە سەر پێ. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.